بامەبەستی گواستنەوەیان بۆ ناوچەی پیشەسازی پێشکەوتووی کەرکووک، ئیدارەی خۆجێیی کەرکووک و کۆمپانیای جێبەجێکار لەگەڵ ژمارەیەک پیشەوەر و کاسبکار کۆبوونەوە و تاوتوی ڕێکارەکانی گواستنەوەکەیان کرد. بەشێک لە پیشەوەران دوکان و گەراجیان لە ناوچەی نوێی پیشەسازی کڕیوە، بەڵام تا ئێستا کارەکانیان نەگواستوەتەوە. ئەمەش وای کردووە بڕیاری گواستنەوەی پیشەوەران لە ناوشارەوە بۆ ناوچەی پیشەسازی پێشکەوتوو دوابکەوێت. حکومت مدیر بەلەدیە قایم مەحافظ ڕاکان سەدراکان ئەمانە هەمویان یەک جار دەرمان کە لە ناوشار ئەوەیش کە تای ئەستێنن و مزارەکەن ئەوانە هەنێکیان هەیە عەمەلەن ئیشەکەن ئەوانە نایانێ ئەڵێن دوورە نایەن بۆیرە بەس وەکو ئێمە خاوانی وەستاگان حەزەکەین بێن بۆیرە ئەیرە گەراجی گەورەیە و شتێکی تازەیە پێشکەوتووە لە شارەکان تر لە ئێمە زیاتر نین سلێمانی و هەولێر و دۆکوانە بڕۆ شارەکانیان پاکوپاریا بۆ ئێمە کەرکووک گاوا بێ حەیفە. من دووبارەیەکەمەوە لە 175 ئەو خەڵکانەی کە لای گەراج سلێمانی شوێنەکانی ناو شارن لێرە دوکان و گەراجیان کڕیوە. بۆ نایی کاکە وەڵام من ئەوەی تەنیشتم نێت بەیانی خەڵکەچی بۆ لای ئەو حکومەت دەبێ هەمومان بەیەکەوە دەرکە ئەوە بیانۆکەیانە. خۆی ئەوەیە مۆزوعەکە حکومەت چەند جارێک ئەمنی دەرکردووە لە مەحافزە لە 2017 چەند جارێک ئەمنی دەرکردەوە بەڵام وەکو پێوی جێبەجێی ناکەن. ناوچەی پیشەسازی پێشکەوتووی نوێ زیاتر لە 3000 دوکان و گەراجی تیادا دروست کراوە. بە شێوەی قست و کرێمانگانە دەدرێت بە پیشەوەران، بەڵام تا ئێستا نزیکەی 200 پیشەوەر کارەکانیان بۆ گواستووەتەوە. قایموقامی کەرکووک داوا لە پیشەوەرانی ناوشار دەکات دوکان و کارەکانیان بگوازنەوە. بە پێچەوانەوە هەفتەی داهاتوو کۆتاوادە دەبێت بۆ ڕووخانی دوکانی پیشەوەران لە ناو شار. هیوادارین خاوەنی دوکانی فیتەری و خاوەن پیشەکان لە ناو کۆڵان و گەڕەکەکاندا نەمێنن، چونکە نەگونجا و دیاردەیەکی ناشارستانیە کە دوکانی فیتەری لە ناو گەڕەکی نیشتەجێبووندا بێت. لەبەر ئەوەی کاریگەری لەسەر شار و جوانی شار دەبێت، کاریگەریشی لەسەر کارەبا و ئاوی شارەکە دەبێت. هەفتەی داهاتوو پلانێکی تەواو دادەنین بۆ کۆتاییەنان بەبوونی دوکانی فیتەری لە ناو شاری کەرکووک. ناوچەی پیشەسازی نوێی کەرکووک کە دەکەوێتە سەرڕێگای بازنەیی کەرکووک بە گوژمەی 152 ملیار و لەسەر ڕووبەری 974 دۆنم زەوی دروست کراوە. هەرچەندە چەند جارێکە حکوومەت هەوڵی گواستنەوەی پیشەوەران لە ناو شارەوە بۆ ئەو ناوچەیە دەدات، بەڵام بەهۆی ناڕەزایەتیەکانەوە تا ئێستا نەتوانراوە ناوچەی پیشەسازی پێشکەوتووی کەرکووک ئاوەدان بکرێتەوە. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.